بە پەیامەرێکە لە کەرکووک ئەنجام درراوە ڕێژەی زیابوونەوە لە بەرامبەر ڕێژەی ژنێنان لە پەرێزگای کەرکووک زیادی کردووە. مەسحەکەمان کرد بەڵام دوای ئیمێڵێکیان کورتیان سەلەکوانێکی مەدەنی شەشکرای دەکات ڕێژەی زیابوونەوە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو بەردەوام ڕوو لە هەڵکشان بووە و ڕێژەی زەواجیش کەمی کردووە. و ئەگە بەراورد بکەینە ئەوەی کە زەوات چەند بووە لەم ساڵی ڕابردوودا ئەلبەتە لە 2016 زەواج 7287 حاڵەتی تۆمارکردنی زەواج گرێبەستی هاوسەرگیری هەبووە لە دادگای کەرکووک و 2017 7275 حاڵەتی گرێبەستی هاوسەرگیری هەبووە و لە 2010 7307 حاڵەتی گرێبەستی هاوسەرگیری هەبووە. بەڵام بە بەراورد بە ڕێژەی جیابوونەوە لە دادگاکانی عێراق کە تۆمار کراوە ئەلبەتە ئەمە بەشێکێتی کە لە دادگا تۆمار کراوە بەڵام بەشێکی لە دەروی دادگا ئەم ئەمەلێ کراوە ئەوانە بەداخەوە نەمانتوانی دەستی بکەین لە بەرەوەی لە شوێنێکی فەرمی نەبوو. بۆیە تەمەشاکەی هەر لەم ئامارە دیارە توندوتیژی خێزانی زۆر زیادی کردووە. سەلەگوانێکی ژنی شارەکەش دەڵێت هۆکاری زۆر هەن بۆ زیادبوونی حاڵەتەکانی زیابوونەوە لە کەرکووک بەڵام لە هەمووی خراپتر پابەند نەبوونی حکوومەتی عێراقا بە ناوەڕۆکی بڕگە و مادەکانی دەستوری عێراقەوە. ڕێژەی تەلاقبوون زیاترە لە ڕێژەی زەواج لێرەش ئەبێ حکوومەت ئاوڕێکی لێ بداتەوە چونکە ئەڵێ لە دەستوری عێراقی باسەکە ئەڵێ الدەولە تەتەکەفەل بحیمایەت الئوسرە لێرە کە مادام دەولەت خۆی تەکەفولەکە بە پاراستنی خێزان ئەبێ هەستێ یعنی ئەم کێشانە کە زیادی کرد ئەبێ مەسەلەن پلانێکی استراتیجی هەبێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە چۆن هەوڵدا لەلایەنی ڕاگەیاندنەوە لەلایەنی محکەمەوە لەلایەنی ڕێکخراوەکانەوە مەسەن ئێستا چۆن مەسیحیەکان پرۆسی زەواج هەروە دەست پێ ناکە ئەبێ 6 مانگ بچنە خولێکی زۆر هەتا بتوانن لە هەموو لایەکە یەکتری بناسێنن چکە ئێمە یەکی لە شەرتەکانی زەواج ئەوەیە کە ئەڵێن زەواجێکی هەتایی نەوەکو زەواجێکی موقت بێت و زوو جیا ببنەوە بەداخەوە ئێستا سەرەکەن زیاتر هەمووی بۆتە زەواجی یعنی موقت یعنی حاڵەتی وا هەیە یعنی چیرۆکێکی خۆشەویستی زۆر گەورە بۆ دوای سەرەکی لە دوای 6 ڕۆژ جیا بۆتەوە بۆ یعنی کەرکووک هەمووی بۆم چیرۆکەی زانیوە دوایی هەتا گەیشتنە یەکتری هەموو 6 ڕۆژ بوو هەموو شتی تاوا بوو بۆ بە بڕۆی شارەزایان چەندە قەیرانی دارایی هۆکارێک بێت بۆ زیادبوونی ڕێژەی زیابوونەوەی خێزانەکان لەوەش زیاتر خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیایە کە وەک هۆکارێکی سەرەکی نێوکەیسی خێزانە جیاوە بۆکان هەژمار دەکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.